بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد، بەڕێزان خۆشەویستان، خۆشحاڵین جارێکی تر لە خزمەت ئێوەی بەڕێز لە بەرنامەیەکی نوێ لە گەشتێک لەگەڵ فەرموودە کە ئێمە بڵێن لە بەرنامەی پێشووتر باسی گرنگیدانی هاوڵانی بەڕێزی پێغەمبەر درودی خوای لەسەر بی بە سونەتەکان و بە فەرموودەکانی پێغەمبەر و طبعا ئێمە بڵێن و باسی پاڵنەرەکانیشمان کرد. ئەو پاڵنەرانە چی بوون کە وایان لە هاوڵان کرد کە بەو شێوازە بەو گرنگیە لەگەڵ فەرموودەکان بجوڵێنەوە. ئێمە بڵێن حتمما هوکار زۆرە، وەکو گوتمان بڵێن بەڵگە زۆرە، خاڵ زۆرە لەسەر ئەم بابەتە. بۆیە ئێمە کومەڵە خاڵێتر هەیە ئێمە بە پشتیوانی خوای گەورە هەوڵ دەین لەو بەرنامەیە ینی قسەی لەسەر بکەین کە تەواوکەری بڵێن بەرنامەی پێشووترە، ئەویش گرنگیدانی هاوڵانی پێغەمبەر لەگەڵ سونەتەکان و فەرموودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بی. بەڕێزان ئێمە بڵێن خاڵێکمان باس کرد لە بەرنامەی پێشووتر. خاڵی دووەم ئەویش ئەوەیە کە بەڕاستی دەبینین هەندێک لە هاوڵانی پێغەمبەر ینی کاتی کە فەرموودەیەکیان دەبیست لە هاوڵێکی تر داوای شاهدیان لێ دەکرد. يعني رأسا فرمودەکەی وەرنەدەکرد، رأسا فرمودەکەی قبول نەدەکرد، بەڵکو داوای لێ دەکرد، دەیگوت ئایا تو شاهدت هەیە، تو کەسەکەت هەیە شاهدیت بۆ بدە، تو کەسەکەت هەیە کە پشتگیریت بکە کە بەڵێ ئەم قسەی پێغەمبەرە درودی خوای لەسەر بی. بۆیە ئەمە بەڕاستی ینی ئەگەر گرنگیدان نەبی بە فەرموودە چی داعی دەکرد، ینی چی وای لەو سەحابیە دەکرد کە داوای شاهد بکە. حتما غێر لەبەر ئەوە چونکە ئەمە فەرموودەی پێغەمبەرە درودی خوای لەسەر بی، لەبەر ئەوە ئەمە وەکو دین وەریان دەگرت و وەکو شەرع مامەڵەیان لەگەر دەکرد، بۆیە داوای شاهدیان دەکرد. بۆ نمونە طبعا بەڵێ ئەمە وەکو منهەجەک نەبووە، یعنی بۆ ئەوەی کەسوانەڵێتن کە هەموو سەحابەکان منهەجیان وا بووە، هیچ حەدیثێکیان قبول نەدەکرد ئیلا دەبی شاهدی بۆی هەبی. ئەمە یعنی چونکە لێرە حتا هەندێک ینی دەکەنە گومانیش بەسەر، يعني ئەم چەند نمونەیە کە ئێستا باسی دەکەم دەکەنە گومان لەسەر فەرموودە، دەڵێن ینی یان دەکەنە گومان بەسەر خودی سەحابەکان و هاوڵان کە دەڵێن ئەوانە ینی متوانە پێکراو نەبووینە یان متوانیان بە یەکتریان نەبووە، بۆیە مەسەلەن داوای شاهدیان کردووە کاتی کە یەکێک فەرموودەی جێڕایتەوە لێی وەرنەگرتووە. طبعا ئەمە وانە بەڕێزان، ئەولەن وەکو گوتم ئەمە منهەجێکی سائید و بڵێن ثابت و هەموو سەحابەکان شتێوان نەکردووە، بەڵام ئەمە کە دەبینین لێرە و لەوێ هەندێک لە سەحابەکان کە بەو شێوەزە مامەڵەیان کردووە، ئەمە بەڵگەیە لەسەر گرنگیدانی ئەو سەحابانە بەو فەرموودانە. بەڵام کە بڵێ وڵا ئەمە متمانەیان بە یەکتریان نەبووە، نەخێر، بەڵکو ئەمە لەبەر ئەوە بووە کە ڕاستە لە ڕووی عەدالەوە. طبعا ئەمە بەڵگەی بەهێزمان هەیە لە قورئانی پیرۆز، لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، لە ئیجماعی زانایان لەسەر عەدالەتی سەحابە کە ئەمە شتەکە بڵێن هەموو زانایانی معتەبەری ئیسلام لەسەری کۆکن، بەڵام ئیجماع و بڵێن اتفاقی زانایان لەسەر ئەوە نییە کە سەحابە زەبتیان تەواو بووە، یان لە ڕووی حفظەوە، لە ڕووی زەبتەوە، لە ڕووی لەبیر نەچوونەوە سەحابە هیچ هەڵەیان نەبووە، نەخێر. بەڵێ سەحابی هەبووە کەوتوتە هەڵەوە، تووشی هەڵە بووە لە ڕووی حفظەوە، لە ڕووی لەبیر چوونەوە، مەسەلەن لە ڕووی با بڵێن بیر و هوش و تەسەبوت و ئەوەوە، نەک لە ڕووی عەدالەت و لە ڕووی دین و لە ڕووی ڕەوشت و ئەخلاق و دینداری و خواترسی و خواناسیەوە کە ئەمە بڵێن خوای گەورە شاهدی دەدا، شاهدی داوە لە بوو هاوڵانی پێغەمبەر و لە بوو بڵێن پێغەمبەر صلی الله علیه وسلم شاهدی بوانی داوە و ئیجماع زانانیشی لەسەرە کە ئەمە کەواتە کاتی کە لێرە و لەوەی دەبینین سەحابیەک کە داوای شاهدی کردووە، لێرە خوانە خواستە لەبەر ئەوە نەبووە کە
متوانەی پێ نەبوو بەڵام بوو ئەوەی کە نەوەک ئەوەی کە ئەم سەحابیە بە هەڵەدا چوبی نەوەک ئەوەی کە ئەم سەحابیە پەلەی کردبی لە جێرانەوەی حەدیث بە جوانی لەبەری نەکردووە هەندێک لە حەدیثەکە لە بیری چووی بە تایبەتی جاروایە حەدیثەکە پەیوەندی بە بابەتێکی گرنگەوە هەبووە مەسەلەن بۆیە لێرە ئەمە لە زیادە تەقوا و زیادە وەڕع و احتیاط و بڵێن خواترسی و خواناسی هاوڵانی پێغەمبەرمان بۆ دەردەکەوی بۆیە بوو نمونە بەڕێزان مەسەن یەک لەوانە کە ئیمامی ئەبوو بەکر الصدیق ڕەزامەندی خوای لێ سەربی کە طبعا حەدیثەکە صحیحە ئیمامی ئەبوو داود و ئیمامی ئەحمەد دەجێڕنەوە کە حەدیثێکی صحیحە کە مشهورە بە حەدیثی میراثی جەدە یعنی میراثی داپیر کاتی کە لە سەردەمی ئیمامی ئەبوو بەکر کە ئیمامی ئەبوو بەکر خەلیفەی موسڵمانانە لەو کاتە ئافرەتێک پیرەژنێک نەوەکەی دەمری دێتە خزمەت گەورەی مسلمانان کە ئەبوو بەکر الصدیق لەو سەردەمە لەو کاتە دەفەرمیت ئەی گەورەی مسلمانان من نەوەکەم مردووە من هاتوومە بزانم حسەی من چەندە لە میراث یعنی ئەو دیارە هەندێک ملک و ئەملاک و بڵێن شتی بەجێشتووە لە دوای خۆی ئایا هیچ بەبەرم دەکەوی یان نە لێرەدا ئیمامی ئەبوو بەکر فەرمووی واللهی من قورئانم هەمووی لەبەرە قورئان دەزانم لە سەرەتای قورئان هەتا ئەخیری باسی ئەو ئاتانەی باسی میراثەکەن باسی حسەی داپیر یعنی جەدە نەهاتووە لە قورئان بەڵام نەیفەرموو نەهاتووە کەواتە بگەڕێەوە هیچت نییە فەرمووی لە قورئان نییە بەڵام دوای دەفەرمیت من خوشم وەکو خوم وەکو ئەبوو بەکر هیچ حەدیثەکەم نەبیستە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە باسی ئەم مەوزوعە و ئەم بابەتەم بوو بکە بەڵام نەیفەرموو کەواتە هیچت نییە بگەڕێەوە فەرموو من نەمبیستە بەڵام فەرمووی تو مەجالەکم بدەی بگەڕێەوە من دوایە لە ناو هاوڵان و لە ناو سەحابەکان دەپرسم بزانم ئایا کەس بیستیتی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە حسەی داپیر چەندە لە میراثیان ئەگەر هەبوو دوایە ئاگادارت دەکەمەوە گوتی باشە دوایە ئیمامی ئەبوو بەکر کە سەحابەی کۆ کردەوە پرسیاری لێکردن فەرمووی کەستان بیستیە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو مەوزوعە لەو لە میراثی داپیر کەس هیچی بیستیە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو کاتە بەڕێزان بەڵێ یەک لە سەحابەکان کە مغیرەی کوڕی شوعبەیە کە هەڵدەستیتەوە دەفەرمیت بەڵێ یا گەورەی مسلمانان من بیستیمە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموو یەک لەسەر 6 حسەی داپیرە لە میراثی نەوەی خۆی طبعا لەو کاتە ئەبوو بەکر لێرە دەفەرمیت هەل هناك من يشهد لك مەوزوعی شاهد لێرێ دەفەرمیت ئایا مغیرەی کوڕی شوعبە کەسی تر هەیە لە غەیری تو پشتگیریت بکە شاهدیت بۆ بدە کە بەڵێ فعلا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو های فەرموو بۆیە لێرە بەڕێزان ئەو دەیویست دڵنیابی لەبەرەوە ئەمە بابەتێکی مالیە قەزیەیەکی حقوقی چینەکە لە چینەکانی کۆمەلگا کە ئەویش کاتی کە کەسێک نەوەی لێدەمری باپیرە داپیرە ئایا حسەی چەندە لە میراث ئەمە ئەگە بێت و ڕەسەن قبولی بکرد بۆ ئیمان ئەبوو بەکر و ئەگەر مغیرەی کوڕی شوعبە ڕاستە سەحابیە ڕاستە متمانەیەکی تەواوی پێ هەیە ڕاستە دوورە لەوەی خوا نەخواستەکە دروو بکە لە ڕووی دینی و لە ڕووی ڕەوشت و لە ڕووی بڵێن عەدالەتەوە ئیشکالی لەسەر نییە بەڵام خۆ هەر ئینسانە خو هەر بەشەرە ئیمان ئەبوو بەکر دەیویست بزانی ئایا فعلەن پێغەمبەر صلی الله علیه وسلم مەسەلەن چێ دەڵێ یەک لەسەر 8 نییە مغیرە بە هەڵە لی تێگەیشتووە مەسەلەن لە بیری چوویتەوە خو ئەگە ببی بە دوو کەس ئەو وەختی زیاتر دڵنیا دەبیتەوە ئەو جا کاتی کە فەرمووی کەس هەیە پشتگیری قسەکەی تۆ بکە ئەو جا محەممەدی کوڕی مەسلەمە سەحابیەکی تر بوو فەرمووی بەڵێ یا گەورەی مسلمانان بەڵێ منیش پشتگیری قسەکەی مغیرە دەکەم بەڵێ من تاییدی دەکەم منی شادی بووی دەدەم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی یەک لەسەر 6 میراثی داپیرە ئەو جا ئیمای ئەبوو بەکر تەنفیزی کرد حکمەکە و ئاگاداری پیرەچنەکەی کردەوە کە میراثەکە بەو شێوازەیە بۆیە بەڕێزان ئەمە خۆ طبعا ئەگەر ئەم قسەیە بڵێ وڵا ئەمە گومانی لێ نەبوویان ئەمە وەکو دەڵێن ئەمە لەبەرەوە خەبەری ئاحاد حوجە نیە ئەمە باشە خۆ ئەگەر ئەم قسەیەوە خۆ ئەگەر واژبی ئەو کاتە بوو بە دوو کەس خۆ دووش هەر ئاحادە ئەوانەی کە گومان دەخەنە سەر خەبەری ئاحاد دەڵێن بزانە ئەبوو بەکر چی کرد بڕوای بە قسەی مغیرە نەکرد یان بە قسەیکەی ئەو ڕەسەن حکمی نەدا هەتا محەممەدی کوڕی مەسلەمە باشە بوو بە دوو کەسیش هەر حەدیثەکە هەر ئاحادە بەلکو تەنانەت ئەگەر بوون بە سێش هەر ئاحادە کە ئێمە لە ئاحاد مەشهوورمان هەیە و عەزیزمان هەیە غەریبمان هەیە یعنی کەواتە ئەمە نابێ بە بەڵگە لەسەر ئەوەی کە خەبەری ئاحاد حوجە نیە بە هیچ شێوازێکە وەکو گوتمان ئەگەر سێش بی هەر بە ئاحاد حسابە بۆیە بەڕێزان ئەمە بەڵگەیە لەسەر چی لەسەر ئەوە بەڕاستی کە وەکو گوتمان گرنگی پێدانە بە فەرموودە
نمونەیەک وە مووقفێکی تریشمان هەیە بەڕێزان ئەویش کە لە سەردەمی ئیمامی عومەری کوڕی خەتاب یان بڵێن لەگەڵ عومەری کوڕی خەتاب ڕووی داوە ئەویش کە طبعا بخاری دەجێرتەوە کە حەدیثەکەی صحیحە کە ئەبوو موسای ئەشعری سەحابیەکی ترە کە ڕۆژێک لە ڕۆژان دیارە دەیەوێت بچیت سەردانی ئیمامی عومەر بکە لە ماڵی خۆی کە دەچیت لە دەرگا دەدا یعنی بڵێن سێ جار لە دەرگا دەدا طبعا لەو کاتە دیارە ئیمامی عومەر ئاگای لێ نەبووە ئەبوو موسای ئەشعریش دەگەڕێیتەوە دوای ماوەیە کە ئیمامی عومەر دەبینی ئەبوو موسای ئەشعری پێ دەڵێ ئەو ڕۆژە هاتە بووم لە دەرگامدا سێ جار بەڵام ئەتوو کە نەتکردەوە گەڕامەوە ئەوش پێ دەڵێ باشە بوو گەڕایتەوە بۆچی دەجار لێ نەدەدا مەسەلەن بۆچی سێ جار لێدا ئەوجا ئەبوو موسای ئەشعری فەرمووی لەبەرەوە من بیستیمە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی هەر کاتێک کە ئێوە ویستان بچنە مالێک سێ جار داوای ئەزن بکە سێ جار لە دەرگا بدە داوای ئەزن بکە ئەگەر ئەزنیت وەرگرت بڕوو ناو مالەکە ئەگەر ئەزنت وەرنەگرت بگەڕێەوە کاتی کە ئەم فەرمودەیە دەجێرتەوە لە بۆ ئیمامی عومەر طبعا ئیمامی عومەر ئەو فەرمودەیە نەبیستە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم طبعا لێرەدا ئیمامی عومەر دیسان بە هەمان شێواز داوای شاهدەکە بە ئەبوو موسای ئەشعری دەڵێ واللهی ئەگەر کەسێک بوومنەینی شاهدەکەم بوونەینی کە پشتگیری قسەکەی تو بکە کە ئەتوو فعلا ئەم قسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئللا دارکاریەکی چاکت دەکەم طبعا ئیمامی عومەر بەناوبانگ بوو بە توندی و بە ئەوە يعني گوتی نەک من لێت قبول ناکەم یان قسەکەی تو هەر حەدیثەکەی تو لێت وەرەگرم بەڵکو لێشت دەدەم بەڵکو دەبی کەسێک يعني وەکو بڵێ ئیمامی عومەر پێی غەریب بوو چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم قسەیەکی وای فەرمووە من پێم بە منی نەگەیشتووە من نەمبیستووە ئەو جار دوای ئەوە کە سەحابیەکی تر کە ئەبوو سەعیدی خودریە بەڵێ دێتن پشتگیری قسەکەی ئەبوو موسای ئەشعری دەکە ئەو جا ئیمامی عومەر لێ قبولەکە طبعا بەڕێزان حتا لە هەندێک لە ڕیوایەتەکان هاتووە لەم فەرمودەیە کە بڵێن نەک بە ڕیوایەتی بخاری لە ڕیوایەتەکانی تر کە هاتووە تەنانەت ئیمامی عومەر دەفەرمێت من اتهامی تو ناکەم ئەی ئەبوو موسای ئەشعری من کاتی کە قسەکەی تو وەرناگرم کە قبول ناکەم بەهەڵە لە من تێمەگەیە من اتهامی تو ناکەم و من بڕواایەکی تەواوم بە تو هەیە بەڵام دەمەوێت دڵنیابم کە تو بە هەڵەدا نەچووی دەمەوێت دڵنیابم کە فعلا ئەم قسەیە قسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم يعني لو ڕوویەوە وإلا من هیچ گومانم لە تو نییە لە ڕازگۆیی و لە ئەمانەت و لە دینداری تو کەواتە بزانە بەڕێزان ئەم خاڵە وەکو گوتمان ئەمەش خاڵێکی گرنگە یان بەڵگەیەکی بەهێزە لەسەر ئەوەی کە بەڕاستی هاوڵانی پێغەمبەر درودی خوای لەسەربی زۆر گرنگیان بە فەرمودەکە ئەگەر بێت و یعنی بە گرنگی مامەڵەیان لەگەڵ نەکردبی هەرێ باشە بوو داوای شاهدیان کردووە بوو داوای شاهدەکە ئەگە ئەمە بەڵگە نەبی دلیل نەبی لەسەر گرنگی پێدانیەکی وەکو ئیمامی ئەبوبەکرێکی وەکو ئیمامی عومەر لە بوو فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم خاڵێکی تر بەڕێزان تەنانەت هەندێک لە هاوڵان ئەمەش نەک وەکو منهەجێکی گشتی طبعا يعني کاتی کە حەدیثێکیان دەبیست فەرمودەیەکیان دەبیست لە هاوڵێکی تر تەنانەت نەک داوای شاهدی لێ دەکرد بەڵکو داوای لێ دەکرد کە دەبی سێ جار سوون بخۆ سێ جار سوون بخۆ کە ئەم قسەی پێغەمبەرە درودی خوای لەسەربی ئەو جا حەدیثەکەی لێ وەردەگرت و لێ قبول دەکرد طبعا یەک لەو هاوڵانە کە ئیمامی عەلی کوڕی ئەبی طالب بووە خوای لێ رازی بی کە ئەبوو داوود و ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل بوومان دەجێرتەوە لە فەرمودەیەکی صحیح دەفەرمیت ئیمامی عەلی کوڕی ئەبی طالب دەفەرمیت إذا حدثني أحد من الصحابة استحلفته فإذا حلف لي صدقته دەفەرمیت من هەر کاتێک کە هەر صحابیەک کە حەدیثێکی لۆ منی دەجێراوە من داوام لێ دەکرد کە دەبی سوون بخۆت کاتی کە سووندی دەخوار ئەو جا بڕوان پێدەکریان ئەو جا ئەم حەدیثەی لێم قبول دەکرد لێم وەردەگرت ئەمەش بەڕێزان بزانە وەکو گوتم طبعا ئەمە منهەجێکی گشتی نەبووە یعنی بۆ ئەوەی کە کەس واتێ نەگەی کە هەموو سەحابیەک بەو شێوازە مامەڵەی کردووە یان تەنانەت ئەو خاڵی پێشتریش کە گوتمان کە داوای شاهدیان دەکرد یعنی هەندێک لەو سەحابانە منهەجێکی گشتی نەبووە تەنانەت ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر کە لە خاڵی پێشتر گوتمان کە داوای شاهدیان کردووە لەو چەند مەسئلەیەک داوای شاهدیان کردووە ئێخوتەنیا ئەو حەدیثانەیان نەبووە یعنی سەدان حەدیثی تر ڕیوایەتیان کردووە بەبێ ئەوەی کە داوای شاهد بکەن بەڵام کاتێک کە بە پێویستیان زانیوە کاتێک کە قەزیەکە قەزیەیەکی گرنگ بووە بەلایەنەوە کاتێک کە زیاتر
حەزیان لێ بووە دڵنیایی پیا بکەن بڵێن لەسەر فەرمودەکە داوای شتێوایان کردووە. المهم گرنگ وایە ئەم شتەکە ڕووی داوە کاتی کە ئەگەر جارێکیش بی چەند جارێکیش بی هەندێک لە هاوڵان کە داوای شاهدیان کردووە لە بوو فەرمودە یەکی تر مەسەلەن داوای سوندی کردووە لە بەرامبەرەکە کە سوند بخۆ ئیدی ئەمانە بەڕێزان بتەوێت نەتەوێت ئەمانە بەڵگەن لەسەر گرنگی پێدانی سەحابە بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە سنەتەکانی ئەو وەکو دین مامەڵەیان لەگەڵ کردووە و بەدین زانیوانە بۆیش مەسەلەن بەو شێوازە بڵێن معاملەیان کردووە لەگەڵ ڕاویەکان و لەگەڵ ئەوانەی کە فەرمودەیان جێڕایتەوە. خاڵی چارەم بەڕێزان ئەویش ئەوەیە کە بەڕاستی زۆر تەفەبوتیان دەکرد لە ڕیوایە. یعنی چی؟ یعنی هەتا دڵنیا نەدەبوون لەوەی کە ئەم فەرمودەیە فعلەن فەرمودەکە وەکو خۆیتی و بەو شێوازە لە پێغەمبەریان بیستیە صلی الله عليه وسلم نیان دەجێراوە. یعنی زۆر بە حەزەر و بە وردی مامەلەیان لەگەڵ فەرمودەکانی پێغەمبەریان دەکرد. ئەمەش بەڵگەیە لەسەر چی؟ لەسەر گرنگیدانی ئەوان بە فەرمودەکان و بە سنەتەکانی پێغەمبەر درود خوای لەسەر بی. بۆیە مەسەلەن طبعا يعني بڵێن یەک لەو خاڵانە کە ئەم تەثەبوتە و بڵێن ئەمە بوومان دەیسەلمێنی ئەوش ئەوەیە کە ئەوان قەت پەروشی ئەوە نەبوون کە زۆرترین حەدیث بجێڕنەوە. وەکو پێشتریش باسمان کرد کە منهجی سەحابە التقلیل من الرواية عن النبي صلى الله عليه وسلم. منهجی گشتی سەحابە بەو شێوازە بووە کە کەمترین حەدیث بجێڕنەوە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەلەو فەرمودەیەی کە پێشتریش باسمان کرد کە خودی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێنمایی دەکا کە باسەکە دەفەرمێت إياكم وكثرة الحديث عني ومن قال علي فليقل عني ومن قال علي فليقل عني حقا أو صدقا ومن تقول علي فليتبوأ مقعده من النار. كلا حديثك صحيحة ابن ماجه وإمام حاكم بصحيحي دانوا ورواياتي كردوا. طبعا كأما وكو قلتمان ككم رواية بك لبرشي بو أوي كتوشي هلا نبي شو كبر زان ليرة زاناني فرمود ناس قاعدة كيان داناوا كدفرمون ضبط المقل أفضل من ضبط المكثر. ضبط المقل أفضل من ضبط المكثر. يعني شي؟ يعني دالي أجر يكك چند حديثة كاني كم تربي حتما ضبطي بقوتر وبيسترا. بلام يكك حديثة كاني چند زياتر وزور تربي حتما ضبطي لاواستر و چونکە حديثة كان چند زور تربي إنسان زياتر معرض بوي كا حليت دا بكيان هندك لوانا لبير بكيان لجي خوي وكو خوي نجيرتوا. بوي أما براستي بلغيه لسر أوي كبراستي أوان زور بحذر ومعامليان لقى الفرمودكان ذكر لا فرمودي كتر. طبعا إمام البخاري ومسلم رواياتي كردوها فرمودي صحيحة كأنسي كري مالك ده فرميتشي قسي أنسة ده فرميتشي والله إني لا يمنعني أن أحدثكم حديثا كثيرا أن النبي صلى الله عليه وسلم قال من تعمد علي كذبا فليتبوأ مقعده من النار. ده فرميت والله من هر تنيا أم فرمودي وإلا من كردوها كمن حديث زورتان بو نجيرموا وإلا من دتوانم بهزارها حديث بو إيوه بجيرموا. بلام كاتي كبير عمر صلى الله عليه وسلم أمهر الشيء قوريه ده كده فرميت هر كسكا يعني حديثك بجرت وزور جي بي ندى وحليت دا بك بعن قصد يعني معامليك زور بلين بلبل تدا بك بأقاو بحزرة ونبي لقلي بجرت ودلنيا نبي لويك حديثك وكو خواه فهمت أوا دبي جي خوي حاضرك كأما جي دوزخ وجهنم بويدا لمن لا ترسي أوا كمترين حديث دجير موا. ابن مسعود برزان قسيك هيدا فرميتشي ليس العلم بكثرة الحديث ولكن العلم الخشية. علم زانست وزانياري وشارزاي أوانية كمن أو عند حديثة من روايات كردوها. بلام علم أوية كإنسان بترسي يعني بترسو لرزوا بتقوى وبحذروا ما مللق الفرمودة كان بكا أو عالمة نك أو كسع عالمة كزورترين حديث بجرتوا. بوي برزان يعني خالك تركب يعني حديثك ترمان هي كإمام الدارمي روايتك كبلغية لسر أوي براسيك أوان زور بحذروا حتى ضلنيا ندبون لفرموده نان دجيراوا أويش كا دجيرته ولا أنسي كوري مالك دفرميتشي لولا أني أخشى أن أخطأ لحدثتكم بأشياء سمعتها من رسول الله صلى الله عليه وسلم أو قالها رسول الله صلى الله عليه وسلم وذلك أني سمعته يقول من كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار.
دەفەرمێت واللهی من ئەگەر لە ترسی ئەوە نەبی کە تووشی هەڵە ببم، واللهی ئەوەندە حەدیثم لەلایە، ئەوەندە فەرمودەم دەتوانم بۆتان بجێرمەوە کە هەمووشم بیستیە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم، بەڵام لە ترسی ئەوەی نەوەک ئەوەی کە تووشی هەڵە ببم، بەڕاستی من کەم هەتا دڵنیا نەبم حەدیث ناجێرمەوە، ئەوجا بوتان دەجێرمەوە، دوایی کە دڵنیام ئەوجا دەجێرمەوە. زانە بەڕێزان ئەو مامەلەکردنە، ئەو ترس و لەرزە، ئەو حەزەرە لە چیەوە هاتووە؟ لەوەیەوە هاتووە بەڕاستی کە یعنی بەدین وەریان گرتووە، وەکو وەحی مامەلەیان لەگەڵ کردووە، وەکو شەرع قبولیان کردووە، بۆی بەو شێوازە مامەلەیان لەگەڵ سنەت و لەگەڵ فەرمودەکانیان کردووە. عبدالرحمن بن أبي ليلى بەڕێزان کە یەکێکە لە تابعین دەفەرمێت أدركت 120 من الأنصار من أصحاب محمد صلى الله عليه وسلم ما من أحد يحدث بحديث إلا ود أخاه كفاه إياها ولا يستفتى عن شيء إلا ود أخاه كفاه إياها. دەفەرمێت چی بەڕێزان؟ دەفەرمێت من ئەمە تابعیە شوێن کەوتووەکانە، دەفەرمێت من 120 کەسم بینیوە لە هاوڵانی پێغەمبەر درود خوای لەسەر بی. تەسەوور کە 120 کەسم بینیوە لە هاوڵانی پێغەمبەر درود خوای لەسەر بی، هەموو ئەو 120 کەسە هەر یەک لەوانە کاتی کە حەدیثێک دەجێرتەوە تەمەنا دەکە کە برایەکی تر کەسێکی تر حەدیثەکە بجێرتەوە بۆ ئەوەی ئەو نەجێرتەوە، ئەگە بزانی کەسی تر ئەو حەدیثە دەجێرتەوە ئەو ناجێرتەوە. دەفەرمێت و ئەگەر کاتی کە داوای فتوایان لێ بکرێتن هەر یەک لەوانە ئەگە بزانیت کەسێکی تر ئەو فتوایە دەدا ئەو نایدا، بزانە ئەو ترس و لەرزە و ئەو حەزەرە و ئەو ترسی خوا و ئەو خواترسی و خواناسیە لەلایەن ئەوانە. ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە زۆر بە حەزەر بوون لەگەڵ فەرمودەکان. دەڵێ لە 120 کەس هەمووان یەک لەوانە تەمەنای دەکرد ئەگە بزانیتن کەسێکی تر ئەو حەدیثە هەیە دەجێرتەوە ئەو خۆی لێ دەپارێز ئەو نێدەجێڕەوە بۆەوەی کە تووشی هەڵە نەبی. لە ڕیوایەتە هاتووە هەر هەمان عەبدوڕەحمانی کوڕی ئەبی لەیلا دەفەرمی چی؟ يسأل أحدهم المسألة فيردها هذا إلى هذا حتى ترجع إلى الأول. سبحان الله. دەفەرمی جار وهەیە کاتی کە پرسیارێک لە یەکێکیان دەکرد لەو هاوڵانە ئەو تەحویلی دەکرد بۆ ئەوەکەی تر، ئەوی دی تەحویلی دەکرد بۆ ئەوەکەی تر، وەڵامی نەدێتەوە، ئەوی دی بۆ ئەوەی تر لە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەتا دەگەشتەوە ئەوی یەکەم، هەر یەک لەوەی خۆی دەپارێز دەیگوت با فلان کەس بجێرتەوە، نە با ئەوی دی بجێرتەوە، نە ئەوی دی هەتا داهاتەوە لەسەر ئەوەی یەکەم. ئیدی ئەوە هەمووی بەڵگەیە لەسەر ئەوەی بەڕاستی کە زۆر بە گەورەیی مامەلەیان کردووە، بە گرنگی مامەلەیان کردووە لەگەڵ فەرمودەکانی پێغەمبەر درود خوای لەسەر بی. خاڵی پێنجەم بەڕێزان ئەویش ئەوەیە کە زۆر بە دیقەتەوە چاودێری هەڵسوکەوتی پێغەمبەریان دەکرد درود خوای لەسەر بی، هاوڵانی پێغەمبەر، هاوڵە بەڕێزەکان. یعنی باشە ئەگەر وەکو دین قسەکەی ئەو وەریان نەگرتوی وەکو دین نەیانزانی بی، باشە بوو دەچن چاودێری هەڵسوکەوتی پێغەمبەرەکەن. پێغەمبەر صلی الله علیه و سلم چی بکە چی نەکە، چ دەکە چۆن هەڵسوکەوتەکە، یعنی تەنانەت شتی زۆر ورد ئەوانیش بۆ ئەوەی کە لاسایی پێغەمبەر بکەنەوە درود خوای لەسەر بی. لێرەدا بەڕێزان فەرمودەیە کە ئیمامی مسلم ڕیوایەتەکە کە لە ئوم سەلەمە دایکی ئیمانداران یەک لە خێزانەکانی پێغەمبەر درود خوای لەسەر بی کە دەجێرتەوە ئوم سەلەمە دەفەرمێت دخل علي النبي ذات يوم بعد العصر، دەفەرمێت ڕۆژێک لە ڕۆژان پێغەمبەری خوا درود خوای لەسەر بی لە دوای نوێژی عەسر هاتە لام. دەڵێ کە هاتە لام دوای نوێژی عەسر طبعا، دەڵێ پێش ئەوەی دانیشی 2 ڕەکعەت سونەتی کرد. دوایە دەڵێ منیش پێم گوت ئەی پێغەمبەری خوا باشە من بیستیمە کە ئەتوو نەهیت کردووە لە نوێژ لە دوای عەسر، قەدەغەت کردووە کە ئینسان سونەت بکە لە دوای عەسر، کەچی ئێستاش دەبینم ئەتوو دەکەین 2 ڕەکعەتی نوێژ دەکەی لە دوای عەسر. ئەوجا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی چی؟ فەرمووی ئەو 2 ڕەکعەتەی کە من ئێستا کردم 2 ڕەکعەت سونەتی دوای نوێژی نیوەڕوو بووە، لەو کاتە وەفدێکی بەنی عەبدولقەیس هاتنە لام کە ئەوان تازە موسڵمان ببوون هاتنە لام و بەڕاستی پرسیار و شتیان هەبوو ئەمنیان مەشغول کرد لەو 2 ڕەکعەتە نوێژەی کە سونەتێکی مؤکەدەیە کە لە دوای نوێژی نیوەڕوو کە ئینسان 2 ڕەکعەت نوێژ بکە، 4 ڕەکعەت پێش نوێژی نیوەڕوو سنەتی مؤکەدەیە، 2 ڕەکعەت دوای نوێژی نیوەڕوو، کە دەڵێ من ئەو فریانە کەوتم ئەو 2 ڕەکعەت نوێژی نیوەڕوو ڕۆیشت لێم ڕۆیشت، بۆیە من ئەم 2 ڕەکعەت نوێژەی کە ئێستا کردم لە دوای نوێژی عەسر ئەمە ئەو 2 ڕەکعەتەیە قەزام کردەوە. ئەمە بەڕێزان مەوزوعی شایەت لێرە ئەوەیە کە بزانە چەند بە دەقیقی، یعنی چەند چاودێری هەڵسوکەوتی پێغەمبەریان دەکرد صلی الله علیه و سلم
بەو شێوازە پرسیاریان دەکرد. نمونەیەکی تر ئەویش ئەوەیە کە بڵێن ئەبوو هورەیرە دەجێرتەوە کە هەر ئیمامی مسلم دەجێرتەوە حەدیسەکە، حەدیسێکی صحیحە کە ئەبوو هورەیرە دەجێرتەوە دەفەرمێت پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی کاتی کە نوێژی دەکرد کە تەکبیرەی ئیحرامی دەکرد پێش ئەوەی دەست بە سوورەتی فاتحە بکە کەمێک ڕادەوەستا باشە دەڵێت إذا كبر في الصلاة سكت هنية يعني كمك رادوستا قبل أن يقرأ. بزانا أبو هريرة هدي بزانا أو شاوديرية دقيقة أبو هريرة ده فرميت أو جامل بسيار مكرد فقلت يا رسول الله بأبي أنت وأمي أرأيت سكوتك بين التكبير والقراءة ما تقول؟ أي پیغمبر إخوة دايكو بابن بقرباني توبي أتو بيمنالي أم شركساتي كتو بێدەنگ دەبی لە دوای تەکبیرەت الإحرام پێش ئەوەی کە دەست بە سوورەتی فاتحە بکەی چ دەڵێ؟ فێرم کە بزانم چ دەڵێ. ئەوجا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی من دەڵێم اللهم باعد بيني وبين خطاياي كما باعدت بين المشرق والمغرب. ئەو بڵێن دوعای ئیستیفتاحی کە پێ دەگوترێ کە پێش ئەوەی دەست بە قیرائە بکە. مەوزوعی شایەت لێرە ئەوەی بەڕێزان بزانە چۆن بەدەقیقی تەنانەت پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو چرکە ساتەی کە بێدەنگ بووە یعنی پرسیاریان کردووە وازیان لێ نەیناوە ویستیان بزانن پێغەمبەر صلی الله علیه و سلم چی دەفەرمێت لەو فترەیە لەو کاتە کەمەی کە لە بینی تەکبیرەت الإحرام و بینی خوندنی سوورەتی فاتحەیە یعنی ئەم دقەتە ئەم وردبینیە ئەم بڵێن بەدواداچوونە ئەم چاودێریە ئەدی ئەگە بەڵگە نەبی لەسەر گرنگی پێدانی هاوڵان بە سونەت ئەدی چی بەڵگەیە لەسەر گرنگی دانی ئەوان بە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم. خاڵی شەشەم بەڕێزان ئەوش ئەوەیە کە زۆر لە هاوڵانی پێغەمبەر زۆر پەروژ بوون بۆ ئەوەی کە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەک جارێک بەڵکو چەند جارێک ببیستن لە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەک جارێک چەند جارێک ببیستن ئەوجا چ بکەن ئەوجا بجێرنەوە. بۆ نمونە ابن حیبان لە صحیحەکەی خۆیدا بۆمان دەجێرتەوە یەک لە سەحابەکان کە عەمری کوڕی عەنبەسەیە کە کاتی کە حەدیسێک دەجێرتەوە لە کوتای حەدیسەکە دەفەرمی چی دەفەرمێت لقد سمعت عن رسول الله صلى الله عليه وسلم حديثا لم أسمعه مرة ولا مرتين حتى عد 7 مرات دەفەرمێت ولكن قد سمعته أكثر من ذلك دەفەرمێت والله زۆر جار کاتی کە حەدیسم دەبیست لە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەک بە جارێک بەڵکو بە 2 جار بە 3 جار هەندێک جا بە 4 جار هەندێک جا دەڵێ بە 7 جار دەڵێ بەخوا حەدیسێ وە هەبوو زیاتر لە 7 جارم بیستیە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوجا ڕیوایەتم کردووە ئەوجا حەدیسەکەم جێڕایتەوە ئەدی ئەوە بەڵگە نییە لەسەر گرنگی پێدانی ئەوان بە حەدیس ئەدی بەڵگە نییە لەسەر ئەوەی کە ئەوان بەدین زانیوانە. خاڵی حەفتەم بەڕێزان ئەویش ئەوەیە کە تەنانەت سەحابیە وا هەبووە حەدیسی ڕیوایەت نەدەکرد ئللا کاتی کە پرسیاری دەکرد لە چەندین سەحابی تر ئەوجا حەدیسەکەی چییە؟ حەدیسەکەی دەجێراوە بۆ ئەوەی دڵنیابی ئەوجا بجێرتەوە. یەک لەوانە بەڕێزان کە ئەبن عەباسە ئەبن عەباس ئاموزای پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دەفەرمێت واللهی جار وە هەبووە لە یەک حەدیس جێم لە 30 سەحابی پێغەمبەر دەبوو صلی الله علیه و سلم ئەوجا حەدیسەکەم ڕیوایەت دەکرد ئەوجا حەدیسەکەم دەجێراوە سبحان الله لە 30 سەحابی ئەوجا دەمجێراوە. هەر ئەبن عەباس دەفەرمێت جارێک طبعا حەدیسەکە کە ئیمامی دارەمی دەجێرتەوە و ئیمامی حاکم بە صحیحی دانەوە دەفەرمێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم وفاتی کرد من لەگەڵ کەسێکی تر پێم گوت وەرە سەحابی پێغەمبەر صلی الله علیه و سلم زورە با بچینە خزمەتیان با حەدیس لێ وەربگرین گوتی ئەو بە منی گوتی خۆ توش سەحابی ئەتو واز لەوە بینە سەحابی زورە حەقت بە من نەبی دەڵێ ئەو وازی هینا دەڵێ بەس من وازم نەدەینا دەفەرمێت من دەچوومە بەردەرکی هەموو ئەو سەحابانەی کە دەمزانی حەدیسی پێغەمبەریان لەلایتی لە بەردەرکی ئەوەندا دەنیشتم لەسەر خۆڵ و پەڕوویەکم دادەنا لە بەرامبەر خۆم ئەوجا دەفەرمێت واللهی زۆر جار ڕەشەبا دەهات ئەو خۆڵە هەموو دەهاتە نیوچەوانی من ئەوجا کاتی کە سەحابیەکە دەهاتە دەرێ بە منی دەگوت ئەی ئاموزای پێغەمبەر صلی الله علیه و سلم چ دەکەی لێرە دەیفەرموو من هاتیمە خزمەت تو بۆ ئەوەی حەدیس لە تو وەربگرم دەزانم حەدیست بیسیە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوجا سەحابیەکە دەیفەرمووی بوو بە شوێن منت نەنارد من خۆم دەهات مەلای تو دەیفەرمووی نەخێر من خۆم دەمەوێت بێ مەلای تو بۆ ئەوەی خۆم دەمەوێت حەدیس لە تو وەربگرم ئەوجا دەفەرمیت من حەدیسم زۆر وەرگرت لە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو شێوازە کاتی کە دەمجێڕاوە ڕووچێک لە ڕۆژان ئەو پیاوە یەکەمەکەی کە پێم گوت کە لەگەڵم نەهات ئەمنی دیت ئەوجا پێشەمان بووە بە منی گوتی بەخوا ئەو مناڵە لە من زۆر عاقلترە بەجێم نەکرد ئێستا ئەو هەموو حەدیسەی وەرگرت لەو هەموو سەحابیە وێ بەڕێزان بزانە بەو شێوازە حەدیسیان وەرگرتووە لەبەر دەرگا کەوتونە و دانیشتونە و چاوەڕێیان کردووە و خۆشی سەحابی بووە بەس تەنیا بۆ ئەوەی کە
ها یان پرسیاری ئەو هەموو سەحابەیان کردووە بەس بۆ ئەوەی کە دڵنیابی ئەو جا حەدیسەکەیان ڕیوایەت دەکرد. بۆیە بەڕێزان ئێمە کاتمان تەواو بوو ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە چەند خاڵێکمان ماوە ئینشاءڵڵا لە بەرنامەی داهاتوو قسەیان لەسەر دەکەین. وآخر دعوانا الحمد لله رب العالمين.